تەنها 3 ڕۆژ ماوە بۆ دەستپێکی مۆندیال، بەڵام ئەم ساڵ فیفا زۆر توندە. لەلایەک هەر ڕۆژە و پەڵپێک بە ئێران دەگرێت و لەلایەکی تریشەوە کۆمەڵە گیاسای قورسی بۆ هاندەران دەرکردووە. بابزانین بۆ ئەم مۆندیالە برنەژوورەوەی چی بۆ ناو یاریگاکان قەدەغەیە. یەکەمیان دەبەی ئاو. سەرەتا قەدەغە بوو، بەڵام دواتر فیفا بڕیارەکەی گۆڕی و ئێستا دەتوانن ئاو لەگەڵ خۆتان ببەنە ژوورەوە. دووەم جانتای گەورە. برنەژوورەوەی جانتای گەورە و ناڕوون قەدەغەیە. دەبێت جانتاکەت بچووک و شەفاف بێت. کامێرای گەورە و ستاند قەدەغەیە، تەنها مۆبایلی ڕێگەت پێدراوە. پۆستەر. قەبارەی پۆستەر نابێت لە 3x3 گەورەتر بێت. هەروەها نابێت هیچ دروشمێکی سیاسی، ڕەگەزپەرستی یان بازرگانی لەسەر بێت. ئامێرە دەنگیەکان. بڵنگۆ و زوورما بە تەواوی قەدەغەیە بۆ ئەوەی بێزاری دروست نەکەن. یاریە ئاگرینەکان بە هەموو شێوەیەک قەدەغەیە، چونکە مەترسیدارە و یاریەکە دەوەستێت. خواردنی دەرەوە جگە لە ئاو هیچ جۆرە خواردنەوەیەکی گازی، کحولی یان خواردنێکی دەرەوە ڕێگە پێدراو نییە. بەڕای ئێوە ئەم ڕێکارانە پێویستن؟